پیاوێک کچە خوشکەی خۆی بە مادەی هۆشبەر ئاڵوودە دەکات. خەڵکیاو لێرم ماڵم لە باداوانە داکم نەماوە زەرداکمێ نزیکەی ساڵێکەوە دەبی خاڵم فێریم خەتەڕاتی کردم لەگەڵ خاڵۆژنم ڕۆژێک سیلاعی لێرە چشەم گۆتی پارەکەم دۆ یان دەتکوژم یان ئیش خراپم دەگە بکەمش گوتم ئێگەدەم کوژی ئەگەر نەپارەم نیە ئیش خراپش ناکەم. کوشتنی کاسبکارێکی 15 ساڵان لە بەنزیخانەیەک لە چەمچەماڵ. بەڕێوەبەری پێشووی ئاوی کانی قژاڕا چۆن و بۆچی لەکوێ کوژرا؟ دووبوو لە مەسەری یۆگازەکەم پێدا کوردستان بۆ تسکرێت و کابرات کوشت وتی تو حەقت نەبێ قسەی بکەی دەرەوە تو کوشتیتت. ئەم بابەتانە شرۆڤە دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز ئازاد حەیدەرباوە، پزیشکی دەرونی کاک ئومێد قادر، بەڕێوەبەری بەڵگەکانی تاوانی هەرێم ئەمید جەبار ئەحمەد. پێشەوە بچینە سەر بابەت یەکەم حەزەکەم ئەو ڤیدیۆ ببینین دوایش دەگەڕێینەوە گفتوگۆی لەسەر دەکەین. خەڵکیاو لێرم ماڵم لە باداوانە داکم نەماوە زەرداکمێ نزیکەی ساڵێکەوە دەبی خاڵم فێریم خەتەڕاتی کردم لەگەڵ خاڵۆژنم بدایەتی حەبی ترامادۆر دامێ لۆ قازانچ خۆی لۆ پارێ دوایش کە حەبەکەی دامێ حەبەکە کاری لە جسم نەکرد هیرۆین دامێ هیرۆینی 6-7 مانگ بوو دەمخوارد. باش ئەو کاتی هەتا ساڵێک بەس بەکارمێنە کە بەکاریشمینە پارۆشتیوان نەما زێڵمە پارەمە بوو هەمووی برد لەگە خاڵۆژم هەموویان لیستاندم ئیشم دەکرد پاریشکردنەکەم هەمووی لەوان بوو. ئەو کاتی کە پارەم نەما زۆر قەرداریەوە بووم ڕەشەری دەکردم جارێک سیلاعشی لێڕەچشەم ئەو کات لەگە خاڵۆژنم بەزەم نیشان فێر نەکردیە چەند کچکیان فێر کردیە کچە کەشکەشمیان فێر کردیە هەر ئەوە لۆ پاری فێریان کردیە وە باندی شیە خاڵم دووچارە لە قەڵازیش لۆیان بێ باندێکی گەورەنە نزیکەی لۆ میلیۆنێکی دەڕۆشت قەرداری بووم هەر بە قەرد لێمە دەگرت لەو ئاخیرەی کە زانی قەردەکەی نادەمەوە ئاڕشەری کردم ڕۆژێک سیلاعی لێرە چشەم گۆتی پارەکەم دۆ یان دەتکوژم یان ئیش خراپم دەگە بکەمش گوتم ئێگەدەم کوژی ئەگەر نەپارەم نیە ئیش خراپش ناکەم. ئەو کات کە زانیم ئاڕەشەکەی بەجددی بوو یەکسەر چوومە ئاسایش خۆم تەسلیم کرد و خاڵەکەشم ئاشکرا کرد. لە هەموو گەنجەکان دەکەم لەو شتەی دوور بم ئەم خۆم کچەکەم بوویمە قوربانی عایلەم تێک و ژیانی خۆم ڕۆشت لە دەرێ جوانەی ئێستا بچمە دەرێ خەڵک بۆ ناعشکە تەماشام بکە داوان لێ دەکەم بە هیچ شێوەیەکی لەو شتەی نزیک نەبنەوە ژینەک ژیانم ژیانی چەندەها کەسکەوە فەوتەیە دۆخۆم یەکێکم لەو کەسێ بوویمە قوربانی. جەنابی دادوەر ئەوە چەند ڕۆژم ئەو ڕۆژێک کە من ئەو ڤیددیۆم بۆ هاتوو ئەو قسانێک کە کردیان ئەمە بیری لێ دەکەمەوە خاڵێک کچە خوشکەی خۆی فێری دەرمان دەکە خۆ دەزانی خاڵ زۆر جا هەیە لەوانەیە ئەو دایک و باوکۆ مناڵیانە لەکەم بەجێهێش بێتن جەنابتان چیتان هەیە لەسەر قسەکانی ئەو خاڵە؟ بە شێوەیەکی گشتی شیکردنەوەی یاسایی لە بۆ ئەم دۆسیە باز دەکەم. بەڵێ زۆر چاکە. خاڵ کەسێکی نزیکە بۆ مرۆڤ تاوەکو لە شریعەتی ئیسلامی و لە یاساش ینی پلەی قەرابەکەی هەژمار دەکرێت بە پلە سێ دایک و باوک پلە یەکن براو خوشک پلە دوونە خاڵ و مام پلە سێیە خاڵ و ئامۆزا پورزا و پلگزا پلە چوارن یعنی لە کاتێکدا کە باوک و دایک نەمینێ بەڵام ئەوەیان زر خاڵە ینی برای ژنی دووەمی بابی ئەو کچەیە وابزانم باسی بۆی کرد گوتی من زەردایکم هەیە بەس لای خاڵم
ئەو جاوە برای ئەو زڕداکەیە دەکاتە زڕ خاڵێتی زر خاڵێتی وایە. بەڵێ بەڵێ بەکارهێنانی مەسەن کە ئێغوای کردیا یاخود فێری کردیەکەوە مادەی هۆشبەر بەکاربیێنی جگە لەوەش ئاماژەی بەوەش کرد کە خاڵەکەی وەکو باندێک کاری فرۆشتنی مادە هۆشبەرەکان دەکەن جگە لەوەش باسی خاڵەشتری کرد کە بەهۆی ئەوەی کە ئیدمانی کردیە لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان تاکو توانیتی مەسەرەن بەخۆی کە ئیشی کردیە پارەکەی پەیدا کردیە دایتوێ بەس پاشوی کە پارەی پێنەما ئەو جارە هانای لە بۆ قەرزکردن بردووە بە قەرز لێ وەرگرتیە پاشوی لە مقابلی ویش مەسەلەن لە مقابلی ئەوەش کە قەرزەکەی بداتەوە هەڕەشەی لێکردی هەڕەشەی کوشتن یاخود ئەوەی کە خۆی تەسلیمی بکاتن بۆ ئەوی کاری نابەجێ و نەشیاوی لەگەڵ بکە گشت ئەو خاڵانەی باسمان کرد هەمویان تاوانن مادەیەکی یاسایی دیاریکراویان لەسەر تەطبیق دەبی لە تجارەتکردن بە مادە هۆشبەرەکان کە ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان بەکاردێ یاسایی ژمارە 68 ساڵی 1965 کە بە یاسای هۆشبەرەکان یاخود قانون مخدرات ناو دەبردێ بۆ تجارەتکردن بە مادە هۆشبەرەکان مادەی چاردا یەکەم بەرگەبە باس لەوە دەکا کە هەر کەسێک تجارەت بە مادی هۆشبەر بکاتن سزاکەی دەگاتە ئیعدام یاخود سجنی مؤبد يعني سجني مؤبد یانیش ئیعدام یاخود سجنی مؤبد زۆر چاکە لەمیز ئەوەی بزانام ئەوە زۆر مێ بەڵێ سجنی مؤبد ئەگە تیجارەتی پێ بکات بەڵێ ئەگەر هاتوو بەس ئیسپات بوو یعنی سەلمێنرا کە ئەو خاڵە وەکو گروپ وەکو باند کاری دەڵێ باندا ئەم کارە تاوانکاری دەکات ئەگەر بێت وەکو سەرۆکی گروپی سزاکەی زیاتر دەبی ئیعدامە ئەخلێ باسی ئیعدام دەکا عینەن ئیعدامە لە هەروە سجن مؤبد بە سجن مؤبدەکە ئەژغال شاقی لەگەڵ ئەگەر هەر عقوبەتشی دەگەردرا غرامەش دەکرێت غرامەکەش لە 10,000 دینار کەمتر نییە بە پێی مادەی چاردا یەکەم بەرگە دال لە یاسای مخدرات ئەو لە ساڵی 65 دەرچووە 65 ساڵی 65 مەبلەغی 10,000 دینار گەلێک زۆر بووە یعنی 10 دینار تەبعی سویسری ئەو کاتی بووە 10 ملیۆنی ئێستا بکاتن تقریبا زیاتریش وە کاتی دینارە چی عراقی بەرامبەر 3 دۆلاری عراقی بۆ گەلێک زۆر سپاسم جەناب دکتۆر جان ئەم کچە یەک دنیا خەونی هەبووە یەک دنیا فانتاسیای هەبوو لە ژیان بەڵام خاڵی فێرە ئەو شتێک کرد ئەم جۆرە مرۆڤانە چۆن بگەڕێنەوە ناو کۆمەڵگازارێکی تر سەبارەت بەو کەیسە و هەموو ئەو کەیسانی کە هاوشێوەی ئەو کەیسن دیارە ئێمە بێ پێناسەی ئیدمان بکەین پێش هەموو شتێواتە ئاڵوودەبوون ئەو کەسە بە بەردەوامی ڕۆژانە بەکارهێنێ بەلای کەمەوە ئەبێ 12 مانگ بەکاری بێنێ جا ئەو وەختە دەبێتە وەکو کۆیلەیەکی لێدێ بۆ ئەو مادانی کە کاریگەری هەیە لەسەر ئەو مستەقبل عەسەبیانەی کە لە مێشکای هەیەتی ئیتر بێ ئەو مادەیە ناتوانێت هەڵکا ناتوانێت کاروبارەکانی ڕۆژانەی ئەنجام بدا ناتوانێت پەیوەندی کۆمەڵاتەکانی بپارێزێ ناتوانێت حزوڕێکی ڕێکوپێکی ئیجتیماعی هەبێت ئەم سەبارە کاری لەسەر بکەین حزوری ئیجتیماعیان هەبێت حزوری ئیجتیماعی ئەبێ پێش هەموو شتێ خۆی قەنەعەتیەوێ ئەگەر نەشی بێت کەسێک کە بیهێنێت بۆ پرۆسەی چارەسەری ینی مەقسەدە خێزانی ئەو کچە خێزانی ئەو کەسە گە زەواجی کردووە مێردەکەی هێنێ ئەگە کچە دایکی هێنێ باوکی هێنێ جا ئایا کچە یا کوڕە دانیشتێک هەیە جەلسەیەکێک کە پێوتێ مۆتیڤیشنال ئینتەرویو واتە جەلسەی تەشجیعی واتە هاندان بەڵێ واتە دانیشتێکی هاندانایی لەگەڵاکەی احتیمالە پێویستی بە چەند دانیشتێک هەبێ بۆی ئەو قەناعەتەی لا دروست بێ چکە لە با بڵین لە خلالی ئەو جەلسەیە لە خلالی ئەو دانیشتە ئێمە ئیش لەسەر
با بڵێن ڕۆشن فکرکردنی ئەو کەسە سەبارەت بە ئاساوارەکانی ئەو مادە هۆشبرانە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە سەنابتەن ئەو جەلسانتان هەبووە بەڵە بەردەوام ئەیکەین چکە ناکرێنێکن ئەبێ بێ سەرکەوتو بوونە خۆی لە هەموو دنیاە نسبەی سەرکەوتن تایە تقریبان لە دەوروبەری لە 16 لەوانەی سەردانی زۆر جوانە شوێنە با بڵێن پسپۆرەکانەکەن سەبارەت بە پزیشکی دەروون لەسەر خۆت ڕادەوەسێت چەند دەتەوێت بگەڕیتەوە ناو کۆمەڵ نا ئەگەر ئەو کەسەی کە سەردان دەکات خۆی قەنەعەتێکی مطلقی هەبێت کە واز لەو مادەیە بێنە ئیشەکەی تۆ زۆر ئاسانە بێ چکە ئەوەندەی هەر جەسەی تەرجیعیشی بۆەکەی لەگەڵەیە سەر ڕای قەنەعەتەکەی خۆشی ئەوەندەی کە قەنەعەکەی ئەو با بڵێن تێگەشتنی بۆ وازهێنان کە تێبگەێنی ژیان خۆشترە لەوەی کە تۆ کۆیلە و بیتە با بڵێن عەبدێکی مەأمور بەدەست ئەو مادەیەوە کە نەتوانی هەڵکەی لە ڕووی جەستەیەوە ئاسەواری زۆر گەوری لەسەر دروستەکە کە بە ماوەکی زۆر بەردەوام بێ قودرەی تەحکیمی لە ڕووی کۆمەڵایەتیەوە مەزبوط نابێ لەباری دەرونیەوە کۆمەڵی کێشەی زۆر گەورە هەل لە خەوە هەل لە بیرکردنەوە هەل لە شیکارکردنی کێشەکانی ڕۆژانەوە هەل لە دایکە مەسەلاً کۆمەڵێ ئەرکی لەسرە ئەبێ ئەوەکانە جێبەجێکە مامۆستایەکە کۆمەڵی ئەرکی لەسرە پزیشکێکە کۆمەڵی ئەرکی لەسرە چکە ئەگەر ئاڵوودەبوو ناتوانێت ئەو ئەرکانە جێبەجێکە بە شێوەیەکی ڕاستەوڕاست. دکتۆر جان زۆر جارهەیە ناتوانن بێنە ئەو مەسەحانەوە ئەو شوێنانەی کە یارمەتیە نەدەن ناتوانن بێن خۆی کە ناتوان بێن چەند هۆکارێکی هەیە هۆکاری ئەوەی ئایا مەسەلاً پێی عیبە کە ئەمە ماکێکی کۆمەڵایەتیە لە کۆمەلگای ئەمە تۆزێک لەکەیەکی کۆمەڵایەتیە ئەمە یەک خۆی عادەتەن پیاو زۆرترە 3-4 جار پیاو زۆرترە لە بەکارهێنانیان لە هاتن بۆ لای ئێوە لە هاتنی شاو لا بەکان چۆ ڕێژەکە زۆرترە ڕێژەی پیاوان زۆرترە لە بەکارهێنانی ئەو ماوەدانە بۆ لەبەرەوەی کە عادەتەن بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری جیهانە ئەو ئەحسایانە ئاماژە بەوەکەن کە بابڕان ڕەگەزی مێ زیاتر مولتەزیمە بە یاسا و ڕێساکانەوە ڕێسا و ڕێسا کۆمەڵایەتەکان و هەتا ڕێسا یاسای گشتی عام با بڵێن کە پێوترێ قانون با بڵێن هیچ پەیوەندی هەیە لەناوبینی تاوان و مادەی هۆشبەر ئەو کەسانە ئەسڵەن کە دەستبارێنیان نەخۆشن ئەو کەسانە نەخۆشن کە گەشتەوەی کە ئاڵوودە بێ کاتە نەخۆشە تاسی لە بیرکردنەوەیەکە تاسی لە هەست و نەستێکە تاسی لە خەوی ئەکە تاسی لە خواردنیەکە لە احتیمامدان بەخۆی دەکە تاسی لە پەیوەندە کۆمەڵایەتەکانێکە تاثیر لە ئەدای مەهامی ڕۆژانەی ئەکات بێلەوە قودرەی بڕاردانی وەکو پێویست نابێ و ئیندیفاعیترە بێ بۆ بڕیارەکان بۆیە مەسەلاً زۆر بە ئاسانی ئەچێتە حەلەقەی تاوان و تونند و تیژیەوە. سپاس دەکەم جەنابی عەمید جەبار بڵێم کاک جەبار یان بڵێم عەمید جەبار بخەوەری زۆر سپاس دەکەم کاک عەمید جەبار لەبەرەوەی تۆ عەمیدی دەبێت لە ساڵانی هەشتاش هەر پۆلیس بووی وانی ئەو کاتەش ئەفسەر بووی ئەو کاتە چۆن بوو مادەی هۆشبەر ساڵانی هەشتا لە ینی بەکارهێنانی چۆن بوو پەیداکردنی چۆن بوو ئەوە ئاسان بوو وەکو ئێستایان زۆر کەم بوو سزاکان چۆن بوون لە هەشتاکانە من لە ساڵی 1970ەوە ئەفسەرم لە پۆلیس ئەوەی کە لە بەرچاوما بۆ ڕوونە و دیارە و خەڵکەکەش هەموو ئاگادارین ئەو کاتە بەدەگمەن مادەی هۆشبەر لە عێراقا هەبووە و کۆمەلگە قبولی ئەو شتەی نەکردووە و سیستەمی حکومەکەش بەقەوەت بووە دەستگا ئەمنیەکان زیاتر سنوورەکان داخراو بووە نەتوانەوە چووکە عێراق لەو مەرحەلەیە کە من ئاگادار بووم لە شەڕێکی درێژخایانە بوو لەگەڵ جیرانەکانە سنوورەکان بە دووری تقریبا 1000 کیلۆمەتر داخرا بوو و سنوورەکانی دەوروبەری عێراق قوتێکی تەواوی لێ بوو هەموو کەسێک نەیەتوانی بەو توانایی خۆی هاتوچۆ بکات و بتوانێت مەوادی هۆشبەر بێنێت بۆیە حکوومەتی عێراقیش حکوومەتێکی ئەمنی مخابراتی بەقەوەت بوو هەر مادەیەکی هۆشبەر بەهاتایە ئاگادارە کرایەوە دەستی بەسەر ئەگیرە بەڕاستی سزاکان ئەو کاتە جەنابی دادوەر بەڕێز کاگازات باسی کرد هەمان قانونی 68 بۆ ساڵی 1965 تطبیقەکرا مادەکان ئێستاش هەر هەمان مادەیە بەڵام لێرە سستیەک هەیە لە دەستگاکانی دادگاکانمانەوە
ئەو حکومانە بەو شێوەیە ناکرێت ئەوەش هەڵبەتە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئالودەیەکی زۆرمان هەیە خەڵکانێکی زۆرمان هێستا بەکارهێنن بۆتە کێشەیەکی زۆر گەورە و کێشەیەکی بەرچاو و دیار بەربڵاوە لە ناو کوردستان و بەڵام لە عێراقا زیاتر ئەوەی ئێمە مەزەماتمان هەیە زیاترە لێرە کە مرۆڤێک دێنە لای تۆ با بڵێن بەکاری هێناوە دانیشتووە چۆن نەزانی ئەو مرۆڤە بەکاری هێناوە ئەو مادەیە کە تحقیقی لەگەڵەکەن ئێمە بە نسبەتە تحقیقەوە بەڕێوەبەرایەتێکی تایبەتمان هەیە بە مادە هۆشبەرەکان لێکۆڵینەوەکان هەمووی لای ئەوانەکرێت لەبارەی مادەی هۆشبەرەوە ئەوان سەرچاویان هەیە زانیاریەکانیان بۆ دێت و لێکۆڵینەوەی تیا بەردەوامەکەن و بە بڕیاری بەڕێزە دادوەرەکان دەستگیرەکرێن و تاکو و شتەکە گەنە سەرچاوی مادەکە بە مەزبوطی دەگیرێت بەڵام مۆزوعی فەحسکردن ئەوە ئێمە معهدی طب العادلیمان هەیە ئەوان فەحسەکان لە خەستخانەکرێتن و خاستن لە میزەکانیان و لە خوێنە دیارەکرێتن کە مادانە لە جستیانە هەیە هیچ کمنت هەیە لەسەر ئەو کەیسەوی تازە بینی من خاڵە کچەکەی خۆشی فێری کردووە بەڕاستی ئەمە ئاشکرا بووە لەوانەیە زۆر حالەتی وایترمان هەبێتن زیاترمان لەوانەیە منداڵ زۆر بەکاربێنێت ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان مەفرەزەی زۆر بڵاو بڕێتەوە چونکە ئەمە خەتەرێکی زۆر ترسناکە و لە قوتابخانەکان حەبەکانە درێ بە خەڵک چکە خەڵکێک تیجارەتی پێوەکە خەڵکێک بۆ لە ناحی بێ ئەخلاقی بڵاو کاتەوە ئەم شتەی بڵاو کردێتەوە لە بە منداڵە بچووکەکان و دەستی پێکردووە لە کۆڵانەکانە هەیە بەڵام خۆشبەختانە بڵێم دەستگاکانی ئاساییش و هێزەکانی ناوخۆ مەفارزیان زۆر دەست بەکار بوونە توانیوانە زۆر لە مەفرەزانە و مادانە بژیرێت بەربڵاوی ئەم مادانەژ ئەگەڕێتەوە بۆی وەکو باسم کرد کۆمەڵی هۆکار هەیە کەم شتە بڵاوبووەتەوە وەکو باسم کرد سنوورەکانە دوو مافیایەکی تیجاری هەیە سێ دەبێت سزاکان پێداچوونەوەی پیا بکرێتن چوار مەسەحاتی تەندروستی دامدرێتن بۆ دووبارە گەڕانەوەی ئەو کەسانی کە ئالوودە بوونەوە بێنێنەوە سەر ژیانی ڕۆژانەی خۆیان زۆر سپاس دەستەکان خۆشببی ئێستا دەچینە سەر کەیسی دووەم کە کاسبکارێکی 15 ساڵان بوو لە چەمچەماڵ کوژرا لە ناو بانزیخانەیەک بەڕاستی کەیسێک بوو دەنجی زۆر داوە ناو سوسیال میدیا خەڵکێکی زۆر تووڕە بوو خەڵکی زۆر عاجز بوو من خۆم زۆر بەڕاستی زۆر پێ عاجز بووم با بێکەوە سەیری ئەو ڤیددیو بکەین جا دەگەڕێنەوە گفتوگوی لەسەر دەکەین فەرمووی دیارە شەوی یەکشەم لەسەر دووشەم کە ئەکاتە هەژدە لەسەر 19 مانگ بەداخەوە لەم بەنزینخانەی پشتمانەوە کارمەندێکم بەنزینخانەیە کوژرا پاش هەوڵ و تێکۆشانی هێزەکانی ئاسایش و پۆلیس توانیمان تاوانبارەکە بدۆزینەوە دەستگیری بکەین دوایی دەستگیرکردنی تاوانبارەکە دانی نابەوەی کە ئەو تاوانەی لە بەرامبەر ئەو بڕەپارەی ئەنجام داوە کە بەدەستی با بڵێن کرێکارەکەەوە بینیوێتی و ویستوێتی لێ بسەنێ بەڵام دیارە کرێکارەکە نەیاوەتی و لە ئەنجام ئاویش دەمانچەکە و کێشا و کوشتوێتی زیاتر هۆکاری کوشتنەکەم تاوانبارەکە پاشگرتنی هەستمان بەوە کرد کە لەژێر مادەی کوحولیا بووە تاوانەکەی ئەنجام داوە وەکو خۆشی ئاماژەی پێکرد هیچ بڕەپارەیش پێ نەبوو پارەی بەنزینەکە با دوای ئەو پارەی بەدەست با بڵێن کوژراوەکەەوە بینیوە تەماحی تێکردو و پارەکەی بردووە پارەکە بڕی 240,000 عێراقی بوو لە ئیفادەکەیە بدانی بۆ ناوە کە پێشتر بەڵێ لەسەر تاوانی ترجی داوە و بەربووە بەڵێ جەنابی دادوەر ئەم کەیسە بەڕاستی شۆک بوو هەممان زۆربەی زۆری خەڵک لە سوسیال میدیا خەڵکێکی زۆر تووڕە بوو خەڵکی زۆر عاجز بوو ئەمە چ مادەیەک دەگرێتەوە لە یاسای سزادان ئەمڕوو داوا وەکو ئەوەی کە بینیمان لە یاسای سزادان پێی دەڵێن ئرتیکاب ینی ئەنجامدانی تاوانی کوشتن بەبەستی دەزیکردن یاخود ئەنجامدانی کوشتن بۆ ئەوەی ینی وەکو سەرەتایەک بۆ ئەوەی کەتنێکی تر ئەنجام بدەیت کە ئەو کەتنە عقوبەکەی مەسەرەن کەتنەکە ینی کە مەبەستی کەتنەکەیە بدەیت پارە بەدەستکەوتنەکەیە ئەگەر کەتنەکەی مەسەرەن سزایەکەی لە 1 ساڵ کەمتر نەبێتن ئەوە مادە 406 بەرگەیەکەم لەسەری جێبەجێ دەبی بەڵام وەکو ئەوەی کە بینیمان تۆ مەدبار
تۆمەتبارکە ئەنجامدەری تاوانەکە پێدەچی لە تەمەنی لە 18 ساڵ کەمتربی واتە نەوجوانە ئەو کاتی دەبی ئاماژە بە مادە 77 لە یاسای چاودێری نەوجوانان بکرێ لە کاتی دادگایی کردن. بەڵام ئەگەر لە هەژدە زیاتربی 1 ساڵە بۆ کوشتنێکی ئاوە کوشتنەکە بە مەبەستی ئەوەیە مەبەستی کوشتنەکە ئەوەیە بۆ ئەوەی کەتنێکتر ئەنجام بدە کە کەتنەکە سزاکەی لە 1 ساڵ کەمترە لە 1 ساڵ کەمتر نەبی ئەو وەختی یعنی مەسەرەن ئەو مەبەستی دزیکردنەکەیە ئەو دزیە ئەگەر بێک ئەوەی کوشتنەکە ئەنجام بدرێ لەبەر ئەوەی ماڵ نییە بە ڕۆژە لە شوێنی کارکردن لە شوێنی مەسەرەن دەڵێن شەوە بری شکاندن و بریت بەکارهێنانی کلیلی ساختە و ئەوانەی تێدانە مادەی 406 لەسەر تەطبیق دەبی دەڵێن شەوە ئەگەر شەو بێتن دەگۆڕێت لەبەر ئەوەی لە پێداەوەی ئەو تاوانە دزیەکەی ئەنجام بدا کە بگاتە ئەو پارەی کە لە دەستی کرێکارەکەی بووە کوشتنی ئەنجامدایە ئەو کاتە مادە واش لێک دەدرێتەوە بە پێی یاسای سزادانی عراقی کە تاوانێکی ئەنجامدای مادە 406 بڕگە یەکەم لەسەری جێبەجێ دەبی بەس تۆمەتبارەکە پێدەچی تەمەنی لە 18 ساڵ کەمتربی بۆیە لە کاتی لێکۆڵینەوەکردو دادگایکردن دەبی یاسای چاودێری نەوجوانان ژمارە 1970 ساڵی 1970 لەسەری جێبەجێ بکرێتن ئەگەر لە 18 زیاتربی ئەوە 18 ساڵ زیاتربی ئەوە شتێکی سزادانی عراقی لەسەر جێبەجێ دەبی. دکتۆر جان 15 ساڵی بۆ 18 ساڵی لە هەموو دنیا خەریکی مۆسیقایە خەریکی مەسرحە خەریکی ڕەسمکردنە بۆ هی ئێمە لە ناو پۆبجی مۆبجی فێرە ئەو سیلاح و کوشتن و ئەوە ئاسان دەبێت لە کنیان خەریکی کوشتنن ئەوە چییە ئەو مەسلەی ئەوە نەکوشتن لە کوردستان طبعا ئەگەر ئێمە بین باسی دینامیکێتی توندوتیژی بکەین پەیوەندی بە دووشتەوە هەیە یەک پێوترێ نظامی حەلی مەشاکلی واتە با بڵێن پرۆسە و سیستمی شیکاری کێشەکان کە لە یەکەم ڕۆژی تەمەنمانەوە دەست پێەکە کە ڕاستەوخۆ ڕەتی بەو یاسا و ڕێسانە هەیە کە ئەو دیسپلینانەیە کە لە ناو خێزانە هەیە کە خێزان تووشی پەڕەوازایی و تووشی تێکچوونی شیرازە بوو لە بینی دایک و باوکواتە با بڵێن سوڕەی دەسەڵات وێنەی دەسەڵات شێوە ڕێزنەگرتن لە بینیەکە بوو ئەم نظامە بە شێوەیەکی زۆر با بڵێن ناتەندروست گەشاکات ئەوجا ئێمە کە هەریەکە لە ئێمە وەکو پەنجەمۆر وایە هەریەکەمان شێوازێکی تایبەت هەڵەبژێرین بۆ با بڵێن پێوتێ بۆ کۆبکردن بۆ با بڵێن تاقلۆنکردن لەگەڵ مشکلەکانمانە چۆن استراتیجێکی تایبەتی هەڵەبژێرین بۆی بتوانین کێشەکانی خۆمان هەڵکەین. ئەجا هەندێک کەس هەیە پێوتێ شێوەیەکی ینی طریقە غێر مکەیەفە با بڵێن نەن ئەداپتیڤ کۆپین استراتیژی وای لێ دێدای من بە شێوەیەکی توند و تیژ با بڵێن سنووری خۆی ئەبەزێنێ ئەو کەش و هەوایی کە لە بینی ئینسانەکان هەیە ئەو هارمۆنیەتە جوانەی کە لە بینی ئینسانەکان هەیە زۆر بە ئاسانی لە مناڵیەوە تێکێشکێنە بە سەریەکات تەجاوزەکاتە سەر سنووری کەسێکی کە ئەوجا هەر لە یاریکردنی بەسیتەوە هەتا وردەوردە گەورابێ کە لە دوای 14 ساڵەوە زیاتر مەرحەلە قۆناغی منداڵی تەواو ئەبێت قۆناغی گەورەبوون دەست پێەکە کۆمەڵ گۆڕانکاری هۆرمۆنی هەیە لە جسمی ئینسانە زیاتر بە شێوێکی گشتی پاڵی پێێنەوە بە تایبەتیشی لە ڕەگەزی نێرە ڕەتی بە توندوتیژیەوە هەیە بەڵێ بەڵام دیسانەوە ئەگەڕێنەوە بەسەر ئەوەی کە ڕێزنەگرتنی ئەو دیسپلینە خێزانیانە پێش هەموو شتێ ئەجا چکە خێزان بچووکترین یەکەی کۆمەلگایە کێشەشی هەبوو لەگە خێزان بەڵە من دڵنییا من نازانم من ئەوەی چێ نییە بەس ئێستا من دانیشتم لەگەڵا ئەزانم چونکە حتا لە ڕووی وراسیشەوە ئەگوازرێتەوە چکە سێ عنسوری سێ ڕەگەزی سەرەکی هەیە بۆ دروستبوونی توندوتیژی و تاوان کە پێوتە بایۆسایکۆسۆشەڵ واتە هۆکارە بایۆلۆجیەکان هۆکارە کۆمەڵایەتەکان هۆکارە دەرونیەکان ئەنجاوالیەکە ئەجا لەو حاڵەتشە ئەو خواردێتەوە ئەوەندەی کە دەفعێکا پاڵنەرێکی گەورەیە بۆ ئەنجامدانیەوە تا سپاس دکتۆر جان جەنابی ئامیت
ئەگە کامیرە نەبایە چۆن ئەو کوڕە دەگیرە کەسی لێ نەبوو هەرو گەنجێ لێ بۆ ویش کوشتێتی ئەگەر نەبایە کامیرە چۆنە گیرە ئەو کوڕە کاتێک کە جەریمەیەک ڕووەداتن پاراستنی شانۆی تاوانەکە زۆر گرنگە پارێزرێت بە زووترین کات تیمەکانی بەڵگەکانی تاوان دەچێتە جێی حادسەکە ئەگەڕێتن وەکو چۆن پسپۆرێکی ئاسار بە دوای ئەسەرێکا دەگەڕێت چونکە ئەمە قانونی لۆکارت ئەڵێ هەر کەسێک کە چووە شانۆی تاوانێکەوە لابد دەکە شتێک بەجێ هێڵێت و شتێک لەگەڵ خۆی ئابات تەبێ لێرە ئەم دەستی درێژ کردەوە بۆ ئەو کوڕە و چەکەکە و قەوانەکان لەوێ کەوتووە ئەمانە هەمووی مبرەزن ئەتوانرێتن ئیسفادەی لێ بکرێتن کاتی کە لێکۆڵینەوەی تیاکرێت بۆیە تیمەکانی ئێمە توانێت ئەمانە هەڵگرێتەوە ئەگەر لەسەر قەوانەکە بتوانین پەنجەمۆرەکەی ئەگەر نا بە شیکردنەوەی DNA ئەتوانین بگەینە نەتیجە باشە ئەو تەقەنیە پێشکەوتووە ئەو دڵنیایت دەیتە ئەو خەڵکەکەیەوە ئەو تەکنیکە پێشکەوتوتان هەیە بتوان ئەو بڵێ تاقیەکانی ئێمە تا لە 2002 فاسی دێنەیەکرێتن بەڵام جارجار ماوەدمان لێ بڕ چونکە مادەکان زۆر گران بەهان و ئیمکانێتی وڵات ضروری هیوادارم وەزارەتی ناوخۆ لێرە جێ لەبێت وەزارەتی ناوخۆ لە بەرنمەیە هەیە بتوانێتن بەرەو پێش زیاتر بەرەو پێشتر زیاتر بێت زەناوی ئەمیت ئەو منداڵە بۆ بتوانێت بە ئاسانی چەک پەیدا بکە ئێمە حالێکی بۆ دابن ئەو وەزارەتی ناوخۆ و زۆر جار کۆبوونەوە کراوە لەسەر ئەوەی ئەو شوێنانی کە چەکی تیافرۆشێت یان سنووردارکردنی هێنانە ژوورەوەی چەک کۆمەڵی بازرگانی ئێستا توانێت لە تورکیا خۆ دیار دەماچەکان زۆربەی ئێستا ئەوەی لە بازارە هەیە تورکیا بۆ ئەلعابی هەوایی هاتووە بە برێنەوشت کو نەکرێت و تاوانی پێنجام دەرێت بە مەبلغێکی هەرزان شە بۆ هەموو کەسێک بتوانێت پێ بگات دەستی پێ بگات کۆمەڵێک چەک لەو چەکە کە گیرێتن زۆر جار کە جەنابی دادوەران کە بۆ ئێمە هێنێرن ئێمە تەقرەکانمان ئەگەر هەوایی بێ ئەو تاجرانی کە هێنن نەزانن چۆنە هێن کە هێنن بە هەوایی هێنن بۆ ئەلعابی ڕاضەوە و شتانەی هێنن کە تۆی هێنێ ئەو ناتوانێت هیچ قرارێکی لەسەر بدات چووکە قانونی شێ موافقی داوە کە ئەوانە ئەو چەکانە بێن ئەو جۆرە چەکە طبیعی دەبێتن وەزارەتی ناوخۆ بێتنیان ئەو جیهانی کە ئەوانە بە هەمووی بە عقد دەکرێت و بە کوالیتی کۆنتترۆڵە دێتە ژوورەوە حەزم لەوانەشە بە ڕێگەی قاچاقشە هەیە ئەوش دێتن بەڵام جاری واشەیە دەستی بەسەر ئاگیرێ ئێمە لە هەر شتێکی واشە بێت کە هەواییش بێتن ئێمە تیا ڕوونەکەینەوە ئەڵێن ئەمە ئەکرێت دەستکاری بکرێتن بۆی تاوانی پێ ئەنجام درێ بۆی ئیجرعاتی بکرێت بەلای کەمەوە حجز بکرێتن مادەکە ئەگەر سزاشی نەبێتن بۆی قانونی چەکی تا ئەسلحە شملی ناکاتن ئەو کاتە کەسەکە خۆی دەربازی بێتن لە ئەوەکە بەڵێ جەنابی دادوەر بۆ زۆربەی زۆری ئەوانەی کە ئەو تاوانە ئەنجام دەدەن کە دەگیرێن دەڵێن یان سەرخۆشە یان دەڵێن سەرخۆش بووم تۆمەتبار کاتێک کە دەگیرێ ئەندان بە تاوانەکەی دێنێتن دەیەوێت سوود لەو دەقەیاساییەنە وەربگرێت کە هەرویستەکەی بۆ باشتر بکات کاتێک کە پۆلیس مەسەن کە کابرا دەگیرێ مەسەن کە سەرخۆش بوو یەکەم شت کە بیکاتن دەبی باتە نەخۆشخانە بۆی راپۆرت پزیشکی بەدەست بێنیتن سەبارەت بۆی کە لە کاتی جیرانی سەرخۆش بووە لە کاتی ئەنجامدانی تاوانەکەی سەرخۆش بووە چونکە لە زۆر ڕووداو هەیە گەر هات و کەسەکە سەرخۆش بووبی باری سزایەکەی قورستر دەکات لەسەری سال بۆ نمونە لە ڕووداوەکانی هاتوو چۆ ینی کاتێک کە شوفێرەکە مەسەن بە سەرخۆشی سیارێک لێ بخۆریتن بێ ئەوەی گوێ بداتە گیان و ماڵی خەڵکی ڕووداوکی ئەنجام بدە گەر لە کاتی ئاسایی ببوو مادەی چکە لەسەر تەطبیق دەبی سزایەکەی کەمتر لەو کاتێک کە سەرخۆش بووە و سیارەش ئۆتۆمۆبیلشی لێخۆریە لە یاسای سزادان خۆی دوو بەشە بەشی گشتیمانێ بەش تایبەتیمان لە بەشتی گشتی باسی ئەوە دەکاتن مەسەرەن بڵێ ئەرکانی جەریمە چییە و موانعی مەسئولیەمان هەیە ئەسباب ئیباحەمان هەیە یەک لە موانعی مەسئولیەی کە مەسەن کاتێک کە شەخصێک تاوانێک کردارێک دەکە ئەو کردارە تاوانە بەڵام ئەگە سەرخۆش بێت بەس ئەگەر هاتوو مەسەرەن لەو بەهۆی زەڕورەتێک تاوانەکەی کردیە یان بەهۆی ئەوەی پاڵنەرێک هێزێکی دەرەچی پاڵی پێوە نایە تاوانەکەیانجامدا یان لە وەختی تاوانەکەی مەسەرەن ئیرادە و هۆشی نەبووە
سببك لەوەی کە مانەعبی لە مەسئولیت بەس نەک لە بۆ ئەو کەسێک کە سەرخۆش بی ینی بەخۆی سوبی مەشروبی برێ مادەی سەرخۆشکردن بخواتەوە پاشی بچی تاوان ئەنجام بدە ئەوە بە پێچوانەوە باری سزایەکەی قورستر دەبی یان یەک لە بارە قورسکردنی سزایەکانە کە دەبێتەوەی ئەوەی کە دوو قات سزایەکە زیاتر زیاتر دەبێت زۆر زۆر سپاس دەکەم جەنابی دادوەر پێشەوەی بچینە کەیسی سێەم ناوبڕێکی بچووک و دەگەڕێنەوە. بەڵێ ئازان کەیسی سێمان کەیسی کوشتنی بەڕێوەبەری پێشووی ئاوی کانی قڕژاڵێ بۆیە بە باشمانزانی میواندارەتی لێکۆڵەری ئەو کەیسە بکەین ئەویش کاک سەربەست ئەحمەدە نەقیب سەربەستن بەخێر بێ کاک سەربەست پێشەوەی قسەی لەسەر بکەین بە فیلمەکە بینین اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. خێزانەکەم چوو بە خەستەخانەی لە خەستەخانەی چای بەو کەسەی دەکەویتن ئەو کەسە لێ دەپرسێت لە تو فلان کەس نی کسی فلان کەسی برادری بابی بووە دەرێ بادر سەکرد لە مێردم کرد ئێستا ماڵم لێرەیە دەرێدا ئەکتوار سۆن لێ دەبین لەگەڵ دایکمان نیە قسان لەگەڵ ناکەم لەبەرەوەی لەگەڵ پیاوەکەم بینیان نییە دەرنا ئەم پێک نادەین دەر نامێ لەگەڵیان پێک بمەوە خێزانەکەم دەگەڕێتەوە ماڵێ دەگەڕێتەوە ماڵی پاشی دوو ڕۆژانە و کابرای تەلەفۆن بۆ خێزانم دەکرد خێزانەکەشم پرسە یەکسەر تەلەفۆنی بۆ من کرد گوتی نازانم و کابرای ڕقم تەلەفۆنیم لێچی هێناوە یەکسەر تەلەفۆنی بۆ من کرد دەری هاوڕێ بابم بۆ پێشتر لەگەڵ باوکم بۆەوە هاچیە بوو لەگەڵمان گوتی گوت بەڵە بەمی گوت لەگەڵ داکتان قسەم کردیا دەمە لەگەڵ داکت پێکتان بینمەوە نازە گوتمش پێم گوت نامەوێت لەگەڵ داکم پێکمەوە لە دایکم نێزیک بمەوە ژیانم ئایبینە لە خۆمەگە مێردەکەی خۆم دانیشتنەوە گونجاوم هیچ مشکلێکم نییە داکم شێشەم بۆ دروست دەکەم بەردەوە والله مش هاكم قلت لي قرأت ايوان هاكم تلفونهم بوكر قلت لهم تلفون بو جماري كذا قلت لهم والله نام كذا قلت لهم عيب ولا بود بسوندي بدروم اخوه قلت لهم زارش كتلفون له رقم يبكي وزارنا بازاري كان يخرجالي بدقلم شرف وكرامه الدشينم قلت لهم نامي زارش كانوا هلانا روب داتن تلفون بكي دا جياني من دور بوا باز روج بهاي بيتسو بيز روج تقريبا لسه دوباره دستي بتلفون كنت بو تلفوني بو خزانه كم كنت بوا ام لقل داكت بيقى وزار بي قلت بزانا هاوڕێکی خۆت نییە دەستە خوشکێکی تەبێت شتێک لەگەڵم بیکێ ئاشنا و کە خێزان گوتم لە شتانە دانیمە دەبزانە ژنێک هەبێتن دەستە خوشکی لەگەڵ داوای کاری خراپی لە خێزانەکەم کردبوو بێمە ماڵە خێزانەکە مەسە گوت پیاوەکەم لە ماڵەیە چەند جارێک تەلەفۆنی بۆ دەکرد بە خۆم لە ماڵەوە بمجانشم جۆم لێ بوو داوای کاری خراپ لە خێزانەکەم بکرد بە خێزان گوتم پێی لێ بابێتن هێنەمە ماڵەوە ڕەفیقەم ناولێرێ ئەوانە کەسیا لە ماڵە بن زۆر جار خێزان شکۆ دەهی نابێن دەرێ لە مالیوانمدا دەنا ئەم هاچی عالی مەگەلیانێ زۆر دەمێژە لە مالی وەرەگەلیانم شەوان ڕۆژ مزان لە ئیشە تاخدم شەوە خێزان لە خۆم دەبردەوە وەڵە دەبێت ساعتە 6:30 بوو ئەو کابرای هێنە بە تەلەفۆنی بەردەوەی بێتم بە خێزانمی گوو لە تەلەفۆنی سیدی کۆڕێک مەوجودە بە حکومەت بخۆی تاقی لەسەر بکە بە خێزان دەرێ لەم جارێشتر لە ماڵان جیرایمە تەنە نەبێ بۆم دانرابیتەوە خێزان گوتی ناتەرێنێت وەرە والله شاهد خۆی خێزان تەلەفۆنی بۆم کرد چوومە ژۆرە کات بۆ ژۆرە پڕدا بوو خێزان بە خێزان پاڵ پێوە نابوو چوومە ژۆری دانیشت بوو قسەم لەگەڵ کردوم کرد ئەوە جا نەیزانم کە مێردیەوەی مە گوتمە تو چی ئەو ئافرەتەی چەکەی لەو ماڵی گوتی ئەو ماڵی خزممانە گوتمە دی چی ئەو ئافرەتەیە تو گوتی ئەو ئافرەتەش خزممە دۆ قاتێکم لێ دەگوتم ماشە گوتم بێخرا دەزانی من چێ من فلانە کەسم کە ناوی خۆم دەزانی مێردیەوە دەژیانشم لەو کەسم نەدیت و علی بە سوتفەش لە بازار لە منتیقەی هیچ یەکەم زان بوو کە بیبینم ئیدی بۆ دەژۆرە کردبوو بۆ دەوری سەعات 11 دەمیست بووم تەسمیلی ئاسایشکەمەوە دادی دەستیم کە نەچە کرد هۆ کرد بەستا بوو لە پشتوانی بە ئەوەی پژێنەکەی خۆی بۆ دەوری سەعات 11 هینا و سواری سارەکەی خۆم کرد بینم گەیشتمەکە سارەکەی خۆم جاریکانی گازێنەر هەدەوەم چوومە ڕێی تۆڕەقی بەرامبەر قەبرستانەکەیتم ڕێژ خاچی لێ ڕاست سارەکەم ڕاگرت و مەسافە دوور بۆم هینا خوالی سار ڕاست شەبردمە درێژم کرد گوتمەوە کەسان لە دوو شەڕەفی خەڵچینە بە پارە دەنازێن گوتمەوە ئەو سزایەکەیتی وەرگرە هەیبێ شەڕەف دوو گول لەمە سەری و گازەکەم پێدا کرد وسواندم
دوای ئەوە هاتم سواری سارەکەم هێناوە لە پشت خەستەخانەی ڕۆژئاوا فرەندە سارەکە لەو فەڕایی کە تڕێلەکانی لێە سارەکەم لێ فرەد بە پێیان ڕۆیشتم لەگەڵ حکومەت چوینەوە ماڵێ خێزان گوتی هاتم گوتم تەسمیلی ئاسایشم کە ڕۆژ یەکشەمە داوای تویان کرد ببەم ئیفادەکەی بدەی ئیفادە خۆت بێت توش ئەوام بە خێزان بوت هادێک دانیشتم لێ چاکم خواردەوە خێزان هێنا چوومەوە ماڵێ بۆ بەیانی فرم گۆڕای گوتم لێ دە کامێرە شتەیە من دەرچوویمە گوتم بابسم علاج خۆم هاتم تەماشام کرد دیتم کە کامێرە هەیە لێوە دەرێ مەتیقەیە گوتم بە سەڵتازە سارەکە لەجێ خۆی ما بە سوالسە بەجێ هێشتە من سارەکەم برد ڕۆیشتم چوومە سۆران لە ماڵە بە خێزان بۆ گوتم ئیشێکمەی نایەوە تاخی دەمتەرەوە چوومە سۆران سارەکەی بردم بفرۆشم لەوێ ساعتەش توی سوێنێ بوو مێردم چۆیشێ ئەمنیش چوومە خەستەخانەی ئەو پیاوەم لە خەستەخانەی دیت گوتی من کوی باشی گوتم خۆشبی سەلامەت بگوتی دەمناسیوە ئەمنیش گوتم ناوەڵا تەواو شێوەت غەریب نییە لە شێوەت غەریب نییە لە بەرچاوم بەڵام ناشەیە مێشکم گوتی جارێن گو گچکە بنەم هاتوۆی مارین گۆم دەکرد ئەمنیش گوتم باش خۆشبی سەلامەت بی ماری خونە گوتیان وڵە باش هیچ عیبانیە ئەو کابرایە گوتی کۆریێکانەوە ڕاگوتم لەسەر پیاوەکەم بڕێک ناخۆشی کە تەبێنی گوتی لە گوتم داکەمان عادز بووین و عاشاشم لێکرایەوە بە دوای ڕستەوەی کە تووڕە بوونە مێردیشم بۆی کردیا گوتی خەمیداکت نەبی ئەم نەگەر پێک دەینەوە گوتم تخوا گوتی ئەرێ وەڵایە گوتم لە باشە مەمنونیش داکەی ترچی لێ دەکەی یعنی چ دەکەی ئەمیش گوتم باش وەڵا ڕۆیشتمەوە دوێنێ وڕانێکە تەلەفۆنی کرد چمەوە ماڵێ تەلەفۆنی کرد کوی باشی گوتم خۆش سەلامەن فەرم و گوتیە من ئەوەمە ئەوەیە کە کوژرا گوتیە من فلان کەسم گوتم فەرم وتی لەگە داکت قسەم کردی و لەگەرت پێک بێتەوە گوتم باشە دەست خۆشبی دوایی کە پاش تەلەفۆنەکەوی نیوەڕۆی پیاوەکەم هاتەوە گوتمە پیاوەکەم گوتمەوە تەلەفۆنی کردیا لە خەستەخانەش کە دیتیتم کوم ناسی تۆ چاک چۆنشی نەگە کردی و تەلەفۆنیشی لەو من کردی گوتی کو تەلەفۆین و تو کردێت تۆ ڕقامت دایتێ گوتم نا ئەم ڕقام نەدایتێ نازدام ڕقامی کو وەرگرتیان تەلەفۆنی لۆ ئەو کابرای کرد مێردەکەم تەلەفۆین و کابرای کرد کاوی کوژرایە تەلەفۆینەوەی کرد گوتی چیش بە خێزانی نەکو تەلەفۆن لۆ کردیا گوتی وەڵا ئەمن لای ناسم مندار بە غەرەتی لێیاندایە ئەو هەیە بە پیاوەکەم گوت پیاوەکەشم گوتی لە خۆتدا گوتی باش باشت دەناسم دەزانم لە ڕێکی هۆش تەلەفۆن و خێزانی من کردیا ئاگال لە خۆبی بە حیات نەڕم گوتی دەزانم هیچ کوشی وەیلی هادە ڕقام قەپات کرد بوو لەبەرەوەی هەستا بچی دەکرد لە ڕێی دوکانان هەیە قەیمی دەگرت کەواز نەینا گوتم پیاوەکە گوتی ئاگوتم وەڵایەوە لە دوکانان حیام چۆت دوکانان هەیە قەی من دەگرتن ئەوێن دەرێژ ماشەڵە عەشایریە ڕقامەکەم کردەوە تەلە گوتی ڕقامەکەی بکۆ تەلەفۆنی و بکە برێ دانیشم وەلا قسەم نەکە کردەی دەی گوتی ئەم حەز دەکەم بێ وەڵا مێردەکەشم گوتی بەخۆیەوە دیارە واز نایتم گوتی بینە ئەم تەسمیلی ئاسایشی دەکەم ئەمش گوتم باش هەر ئەوەندە کابرا هات پێنجشەم بوو دانی هێوارەکەی دەوری سەعات 8 و نیو ئەو هان 8 دەبوو هات کابرا هاتە ماڵی ماڵیان چۆر بوو کەس نەماڵی نەبوو کە هات دانیشت ڕست پیاوەکەم لی بە ژۆرێکەت پیاوەکەم لیان بردی بە ژۆرێکەت تەلەفۆنم نۆ کرد گوتمەوە هاتەوە گوتمە پیاوەکەم گوتمەوە هاتی دانیشتی وەڵا ئەو پیاوەشە دەیگوت کاک چەکەی برادرت هەدەم گوت هان کە دێتەوە هە گوتمان کە دێتەوە وەڵا پیاوەکەم هاتەوە لە ژۆرێ دانە کە داینا دوو شەقی دیدا باش دوو شەقەکەی تقریبا هات زۆری پێچ پاشەنجینی هەر قسەی لێ وەردەگرت کۆ هات کرد لۆ هادەکەی لۆ هات کرد هیچ جوابی نەبوو پیاوە هیچ قسەی نەدەکرد دەیگوت هەدەی گوتە پیاوەکەم چ برێم لەسەر شتە چێوە نەهاتی مێرکانە سەر شتی خراپ هاتی مێرکانە خۆی وەی دەگوت لۆ هەندی هاتیمە وەڵا گوتیانە من دەچم تەسمیلی ئاسایشی دەکەم بە قانون لەگەری دەکەین لەگەی ئەمنیش گوتم باشە شەیژ بوو وەڵا بردیان پیاوەکەم دەوری سەعات 12 هاتەوە گوتی دەبڕۆ بابچینەوە مارێ ئەمش چین دەبووم چتان لەو پیاوەی کرد گوتی وا لە ئاسایش کەتیان ڕۆژی شەمووی لەگە دەنجی دەرکەی ژوورەکەم بەخەبەر هاتم کە بەخەبەر هاتم تەماشام کرد هەموو ئاسایش و شوردانە لە ژۆرێ ئیشم دەکرد هات گوتی وەرهاتینەکەیان داکمانە ماڵێن گوتم عیبەوە
من دەچمەوە کلەوانە بانە بەتەنیان بەجیانێشینەوە چون بۆ دیتم پیاوەکانی شلمار بۆ چییە وتو تادیری خێزان دەکات وتم تادیری زان و هینایتە ئێرە بڕ بە تحویل الشرطەی بدە ئەوڕۆم قاونێ شتەکەیە وتم کابرای لولینی ئێرە عیبانە بەجیانە وڵا دەست بەستاوە هەندێک تۆ بە تۆقاتە لێدا دی بمە ئاسایش وتی بابی بین ئاسایش مێڵە بی بە ئاسایش کاکە دەماسەی پێ بووتم بەهانەی کوژی ئەمە ڕۆیشتی دەڕێ لایدا گوتی گوتم کاکە ئاسایش لەو لای شفتە لەو لای مرکز گوتی ئەتواقع دەبێ بەخۆم بزانم چێوی دەبم دوور کردەوە دەنج دەقەی هات گوتم وە چیز کرد گوتی تو عاقد نەبی پاش یەک دوو دەقەی دە دەقە پێنج دەقە وڵای ئەوهای پێ دەچوو هاتبۆ ناو سارێ گوتم وە چیز کرد ئەتوو گوتی هیچم نەکرد تو عاقد نەبی لە هاتنەوەی وش هاتینەوە گوتم کاکە وە چیز کرد ئەتوو کابرات کوشت گوتی تو عاقد نەبی قسەی بکەی دەرێ بە تو کوشتیتر بەڵێ کاک سەربەست من هەر ئێستا کە گوێم گرت قسەکانیان زۆر فەرقی هەبوو هەم ژنەکەش هەم پیاوەکەش وەسەن لە شوێنێک دەڵێ بە سیارەی خۆم چوون دوێ سیارەی ئەوی پێبوو ئەو دەڵێ ساعات هەش ساعات دوێ دەڵێ من هەچوومە ژوێ پەلاماری ژنی دابوومە ئەو ژنە دەرە نادانجش بوونین چۆن یەکەم جارزانیتان ئەو کابرایە کوژراوە و لە چۆ کوژراوە ڕێکەوتی سێ هەشت ڕۆژی هەینێ بوو کاتژمێر شەشی بەیانی ئاگادارکراینەوە کەەوە تەرمێک لە نێوان ئاقاری سوێری و تووڕق ئێمە دەست بەجێ گەیشتنەوە شوێن و ڕوودا و بینیمان تەرمێک سوتێنراوە شێواوە زۆر تەنانەت نەماتوانی کە بزانانی ئەو تەرمە ئافرەتەیان پیاوە زۆر بەخراپ دەست بەجێ پڕای لێ کۆڵینەوەمان کردو سەری خۆمان ئاگادارمان کردو برایانیا دل لە جنای هاتن ئیش و خۆیان کرد و ئەمە هیچ بەڵگێکمان نەبوو لە بەردەستدا زۆر سەخت بوو لە بەرەوەی تەرمەکە شێوا بوو نەمازانی هی کێ خاوەنی کێ سەیری کامری چاودێریمان کرد تاکو بگەینە دەرەنجامێک و بگەینە تۆمەتباری سەرەکی بڵاومان کردەوە کەش تەرمێکیە تاکو کە سوکاری پەیدا بێ زۆر خەڵک هاتنەوە وتیان یەک وتی باوکم بزر بۆ یەک وتی برایەکەم یەک وتی دایکەم یانی بەڵام چکە تەرمەکە زۆر شێوا بوو کەس نەیدەناسیەوە بۆ شێوەی نەبوو کە بناسرێتەوە کاتژمێر 8:30 دەبوو شەو هەر ئەو شەوی یەکێک لە کوڕەکانی کوژاو پەیوەندێکی بۆ دێت پێی دەڵێ کە سیارە ئۆتۆمبیلە من کڕیمە هیچ کیشەی هەیە ئەویش پێی دەڵێ پێ ڕادەگەنێ ئەو ئۆتۆمبیلە ئەو پیاوەی کە کوژرا بەڵێ پێ ڕادەگەنی پێ دەڵێتن ئەوە باوکم لە دوونیوە لەناو ئۆتۆمبیلە ون بووە ئەو زانیاری بێمەدە ئێمەش بە بەڕێبەری پۆلیسی هەولێرماندا ئەویش دەستا و دەست یەکسەر پەیوەندی بە پۆلیسی سۆران و ئاسایش سۆران کرد توانیمە ئەو کەسە ینی بدۆزینەوە کە ئەو ئۆتۆمبیلێ کرا ڕێگا ینی یەک بێک هاتی تا گەیشتە تۆمەتباری سەرەکی ئەم بەس دەمێ ئەوە بە جوانی تێبگەم ئەو سیارە هەر ئەوەی پیاوەکەی کوش ئەو فرۆشت بێەوە ئەو فرۆشتی بووە برادەرێکی دی برادەرێکی دی فرۆشتی بووە بزانام ئەوەی کە پەیوەندی کرد خاوەن پێشەنگایە لە سۆرە بەڵێ ئەو پەیوەندی بە کوڕەکانی کرد ینی سارەی ئەوەی پەیوەندی کردێکەوە کێشە هەیە ئەو سارە ئەگەر من بکڕم لەسەر سەنەویەکەی چکە ڕقەمی چکە خاوەنی ئەو ئۆتۆمبیلە هەر بەناوی خۆی بووە ڕقەمەکەی زۆر لێدا بەڵام لە لای تۆمەتباری بوو داخرا بوو ڕقەمی کوڕەچی نووسرا بوو یەکێک لە کوڕەکانی بۆی لێدا بوو بەڵام من یەکشت لای من بۆ پرسیار ئەو دەڵێ هەوڵی دەدا لەگەڵ خێزانەکەی من و تەلەفۆنی بۆ خێزانی من دەکرد و ینی وا خۆی پیشاندا کە تۆڵی کردوەوە بەڵام ئەو سیاری بۆ بردو بۆ فرۆشتی ئەوە تۆزێک بۆ پرسیار لای من ئەوە دەتوانین جواب بەخوای لێ وەردەکە ناڵێشتان تاقیق لە سەرەتا بەڵێ ئەمە ناتانی وردکاری زۆر بدەین بەڵێ کاتێک کە تاوا بوو لێ کۆڵن ئەو کێسە تابەوە کاتی بەڕۆبەرایەت پۆلیسیە لە بەش ڕاگەاندن ڕوونکردنەوەی لەسەرم بابەتە دەدا بەڵێ چ پرسیارتان هەیە بۆ کاک سەربەست هیچ پرسیارتان نیم زۆر زۆر سپاس دەنگ هەر بژین هەر سەرکەوتوو دەستەکان خۆش بێت ئەدلەی جنایی کاک جەبار ئەو کابرایە دەڵێ سوتابوو نەمەنا نەمەزانیمان پیاوە نەزانیمان ژنە وا سوتاندرا بوو چۆن زانرا ئەو کابرایە چێ و پیاوە ژنە خەڵکی کوێیە بەڵێ تیمەکان ئێمە کاتی ڕووداوەکە دیارە ئامادە بوون لەوەیە بەڵێ گەڕاون بە دوای ئەو دەلیلانەی کە لەوێ بەجێماوە بەڵێ دوای ئەوەی جەنازەکان نەقلکرا بۆ تۆبلعادی لەوێش پشکنینی بۆ کراوە بەڵام شتانی کە مابوون گول لە شتیوە مەقسەد سەر قەوانەکان لەوێ قەوانەکان و قەپاقێکی دەبێکی گازەکەی ئەو ستوێنەری مادە ستوێنەری کە بردبووی لەوێ بەجێ هێشت بوو ئەو شوێن هێناوەوە
بەڵێ ئێمە دەمانتوانین لە ڕێگای فەحسی DNA ئەوە بکەین بەڵام وا دیارە کە سوکارەکەی کە هاتوو بنەوە شخصەکە ناسرا بووە ئێمە دایمەن کە قەزایی مەجهول هەوی ئەبێتن زۆر جار جەنازە لە دەشتێ دەبینرێتەوە زۆر حیوان و شت خواردوێتی یان بە ئاو هەوا و گەرمی و ئەوە شێواوە جەنازەکە خەڵکەکە کە سوکارەکەشی نایناسێتەوە زۆر زەحمەتە بۆیە ئەگەڕین لەسەر ئەو پەنجەمۆری ئەگەر ما بێتەوە ئێمە لە ڕیکۆردمان هەیە لە سجلاتمان هەیە ئەگەڕین بە دوای پەنجەمۆرەکەیە بتوانین شخصەکە تەشخیص بکرێ ئەگەر نەما ئەگەر محکومی هەبێ ئەگەر مۆزە بووێ لە شوێنێک بە جۆرەی پەنجەمۆرەکەی تەشخیصەکرێت بەڵام ئەگەر نەبوو لە جۆرەی بە دوای ئەو مادانە ئەو علامات فارقانە دەگەڕین کە لەسەر پرسیارم لە ئەو پرسیارێک لەم ئێوە بانکی پەنجەمۆریشتان هەیە لای خۆت لە ئێوە بەڵێ ئێمە تقریبا زیاتر مۆزەفنونیە بەڵێ 140,000 ڕیکۆردمان هەیە محکومان هەیە لە کوردستانە هەمووی لای ئێمە پارێزراوە و بە سیدی و بە ئەوراقش ئەمەی فایلاتی خۆیان هەیە لە دۆڵابەکانی لای ئێمە مەوجودن پێچگە لە مۆزەفیش مۆزەفین هەرکەس لە دایرەی خۆی هەیە بۆیە مۆزوعی مەجهول هەویە زۆر زەحمەتە کاتێک کە تێکە چێتم بناسرێتەوە ئیلا بێ بگەڕێنم بۆ ناحێزانستەکەی ئەوەی کە لە مختبراتی ئێماکرێتن فەحسی DNA زۆر ها جەنازەی وایە پاش ساڵێک ئێسکوپروس کە لە قەبرەکە دەرەکرێتەوە فەحسی بۆ ئەکرێتن پرۆفایلی بۆ دەرەکەین لەگەڵ کە سوکاری نزیکە ئەو عملیە ئەگەر کەشف نەبووە دەبای ئێمە بچین بۆ فەحسە مختبەرەکەی کە تاقیگەی DNA لای ئێمە بکرێتن بۆ لەگەڵ منداڵەکانی خۆیان ئەو کاتە دەمان تەشخیصمان دەکرم کەسە ئەو کەسەیە کە باوکی ئەو منداڵانەیە بەڵێ دکتۆر جان بۆ ئەوەندە کوشتن لە کوردستان جارێشتر کوشتن ئێمەش بەدەرنین لە هیچ لە میلەتانی هەموو دنیا بەڵام دیسان ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە تەبایی کۆمەڵایەتی بە تایبەتی لە ناو خێزانە کە بچووکترین یەکەی کۆمەڵایەتیە کە کۆمەڵی خێزان کۆمەلگایەک پێک دەهێنێ پاشان نەبوونی بەڕاستیشی ینی مەسەن ئەوە نەبوونی یاسا و ڕێسایەکی وازەح کە لە باوانەوە کە بۆ وەچەکانە گوازرێتەوە ینی گاندنی ئەو پەیامە بە شێوەیە ئەرزێکی جوان و ڕێکوپێک کە ڕێزی لێ بگیرێ بەبێت توندوتیژی چکە توندوتیژی ڕاهاتنە جزئێکی زۆر چکاڵێن سێ عاملی ڕئیسی سێوەکاری ڕئیسیە یەکی هۆکارێکیان بالۆجێ هۆکارێکی کە دەرونی کۆمەڵایەتیە کاتە ڕاهاتنە زۆرینەی ئەمێنێتەوە سەر سیستمی قەزایی و سیستمی تەنفیزی بەڕاستی جیازی تەنفیزی کە با بڵێن پارێزگاری لەو شتە بکات و ئەمە بەڵام نقطەیەکی هەرە گرنگ هەیە کە لە میکانزمی ینی پێکهاتەی ئێمە پێکهاتەی وجودی بەشەر با بڵێن مەسەلەی با بڵێن ڕۆحی لێبوردەیی من کە ڕۆحی لێبوردەییم نەبێ طبعا چکە مەسەن بۆ قەزەیەکی لەو بابەتە تۆ توانین بە ڕێگایکە عیلاجکەی بە ڕێگایکە چارەسەریکەی مەسەن لە باتیەوەی کە مەسەن چم دزی بکەم شێوازی تر هەیە بۆ پارەپیاکەن بەڕاستی باشە دکتۆر جان ئێستا من ناو تەلەڤیزیۆن دانیشم داوای لێبوردن لە تۆ بکەم بڵێم دکتۆر جان زۆر ببوورە من هەڵە بووم ئەو من پێی بچووکە بمەوە یان پێی گەورە بم بەڕای تۆ ئەسڵەن با بڵێن گزارش لە لێبوردەیی و داوای لێبوردنکردن لە گەورەی ئەو ئینسانەوەیە کەواتە مانایکی زۆر گەورە بەخشێ کە تۆ زۆر متمانە و باوەڕت بەخۆتە ئەزانی ئەو شتە هەڵەیە زۆر داوای لێ ئەمەیە دۆستایەتی بکەم نەک دوژمنایەتی بکەم دەستەکانت خۆش بێ جەنابی دادوەر بۆ ئەو کابرایە بە دەستی خۆی وتی ئەوەندە ئیمانی بە ئەوە نەبوو یاسا و قانون شتوانە بۆ بەخۆی کوشتی بۆ زۆر کەسەیە لە کوردستان ئاوا بیر دەکاتەوە چی ئەو مەسەلەیە حەسەب ئەوەی کە باسی کرد وەکۆی بینیمان کە پەیوەندی بە خێزانەکەیەوە هەیە و بە حیساب بەرگری لە شەرەف و ناموسی خۆی کردیە و لەبەر هەندێش پەنای بۆ کوشتن بردووە ڕەنگە ئەوە هۆکارە بیت یعنی کە بە خۆی پەنای لە بۆ کوشتن بردی لە بۆ تاوانەکەی بردیە لە بەرەو دیفاع لە شەرەف و ناموسی خۆی بکات خوێندنەوە بۆ ئیفادەکەی فەرقی هەیە بۆ قسەکانی ئەم بەهانەیە ئەم چۆن بێم عوزرە ئێستا لە یاسای سزادانی عراقی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت مادەی 409 کە ئەو کاتی دەبی بە متەلەبسی بیانگری لە حالەتێکی متەلەبسی بوو بن ئەو جا
وەکو عزرێکی مخەففە لە بۆ سوکردنی سزاکەی بەڵام ئەوە لە هەرێمی شتێت و دیاسیارەکەی بردووە و ڕاجی فرۆشتی جێبەجێ ناکرێتن جێبەجێ ناکرێت بەڵام لەبەرەوەی ڕووداوەکە مردنە کوشتنە بەڵێ وەکو یا مادەی یاسایی گونجاو لەسەر ئەم دۆسیەیە سێ بەرگەی مادەی 406 لەسەر جێبەجێ دەبیت 406 بەرگەی یەکەم ئەلف کە سەبقە ئیسرارە چونچی کە وەکۆی کە باسی دەکا کە بە خێزانی گوتی و تەلیفۆن لۆ بکە و بێتەوە ماڵێ و دوای تهدیدی کردێت جارێک بە تەلەفۆن بیباتە ئەو شوێنە چۆڵەوانیە ینی دەبی پێشتێ ئەو لە حالەتێکی دەرونی مستەقڕبی ینی هادی بووە پلانی بۆ داناوە وهروەها مادە 406 بەرگە یەکەم وەکو ئەوەی کە نەوجوانەکەی کە کوشتنی کرد لە پێناو دزیکردن ئیوەش کە سیارەکەی بردی و فرۆشتیتی لە شوێنشتر بۆی پارەی بەدەست بکەوی ئەوە عزری شەرەفەکە نامینێتن لەو حاڵەتە هەر عزری شەرەف هەر نەماوە لە هەرێمی کوردستان نەمایە لەو قانونە نەما بەڵێ تعتیل کرایە یعنی جێبەجێ ناکرێ ینی لە ساڵی 2015 پەرلەمانی کوردستان مادەی 409 لە هەرێمی کوردستان تعتیل کرایە جێبەجێ ناکرێتن حتا وەکو لە ساڵانی 2007 و 8 بەواحی شەریفەش ئەین پاڵنەرە شەریفەکان کە ئەو کاتی مەسەرەن بوونی عیلاقە لە بینی کوچ و کوڕویان مەسەرەن لە بۆی کابراەک نامەچی بناردووە لە بۆ ژنەچی یان هەبوو لەسەر گوڵەچی ینی هەبوو تاوانی کوشتنی ئەنجامدا بوو وڵات چێ پیاوەکە گوڵەچی لە بۆ خێزانەکەی فرەدایە بەڵام وەکو دادوەرێک جگەر با نقطەکەی کەش لەگیر نەکەم وەروەها مادەعە 406 بەرگە دوو با لەسەر تەطبیق دەبێت لەبەرەوەی پاش کوشتن تەشویهی جەنازەکەی کردیە ئەوەش لەسەر تەطبیق دەبی بەڵام بە پێ ئەوەی ینی وەکو ئەوەی لەسەر هەرسێکیان لەسەر ئەوەی یاسای کامە بەرگە یەکەم جار لەسەر تەطبیقبی دەبی ئەوی جێبەجێ بەڵام هەرسێکیان هەمان سزایان سزا وەردەگرن ئەوە لەبەرەوەی لە یەک کەسی زیاترن سێ کەسن سێ کەس ڕاگیراینە دەبی تحقیق لە ئارکان و عناسرەکانی مادەکانی هاوبەشی بکەیت لە 47 لە یاسای سادان کە ئەوانە باسی بری فاعل ئەسلی و شەریک دەکەن یعنی ئەو کەسەی کە کردا بەک بری ئەنجامدەری سەرچیە و لەگەڵ هاوبەشەکەی ئەگەر لەسەریان جێبەجێ بوو پەیڕەو کرا ئەو کاتی دەبی هەمان سزا وەچیەک وەرگرن بەڵام بە پێی بەڵگەکان و ئەو وەقایعانەی قەلقە لە قەزیەکە بەدەساتیە تۆ کە گوێت لە ئیفادەی هەردوو ینی دامپێدانانی هەردووچیان گرت هەرسێکیان لا دروست بوون یەکەچیان دان پێدەنێ یەکەچی کەش بێ ئاگای خۆی لە تاوانی کوشت ئەو معلوماتی دایان لە مەسلحی جەریمەکەی حاضر بۆ بەس نەیزانیان نیەتی ئەویت کە چیە ئەوە لە ڕادەوەستی لەسەر ئەو بەڵگانە و ئەو وەقایعانەی لەگەڵ ئەو مولابەسات و لە دۆسیەکەی هەیە لەسەر ئەنجامی لێکۆڵینەوە ڕادەوەستیت لە کۆتاییدا حەز دەکەم سوپاستان بکەم سوپاس بۆ دادوەر ئازاد حەیدەر باوە کە ئەندامی دادگای تاوانی هەولێری سێمە لەگەڵ پزیشکی دەرونی کاک ئومێد قادر زۆر سوپاس دەکەم هەروەها سوپاسی بەڕێوەبەری بەڵگەکانی تاوانی هەرێم دەکەم ئەمید جەبار ئەحمەد سوپاس بۆ هەموو لایەک حەز دەکەم بەس بڵێم هەمیشە لێبوردە بن هەر بمێن و ئاسوودە بن زۆر سوپاس شەوێکی خۆش